تاکید ئێمە وەکو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوە بۆ 3 ڕۆژە لە سەردانێکی چڕوپڕاین سەرەتاکەی لە لای جەنابی پارێزگاری هەولێری پایتەختەوانە دەستمان پێکرد لە دوای سەردانی کۆمەڵێک لە وەزارەتەکانمان کرد. ئەمڕۆژ هاتوینەتە وەزارەتی ناوخۆ لەگەڵ جەنابی وەزیرە دانیشتنێکی باشمان کرد وەکو کاری خۆمان و هەنێک لە سەرڕای پشتیوانی بۆ کاروباری وەزارەت و لە دوای ئەوەشی کە بەڕاستی ئەمڕۆ هەرێمی کوردستانی ژووک و عێراق و ناوچەکە لەژێر فشاری قەیرانێکی دارایی قورسایە و لە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنایە بە هەمان شێوە خۆی لە خۆیان قەیرانێکی تری دروست کردووە. سەردانەکەمان بە بەبەستی ئەوەیە کە ئێمە ڕایەڵەیەکی پەیوەندی بەهێز دروستکەین لە نێوان حکوومەتی خۆمان لە هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فدرال لە ڕێی وەزارەتەکانی کە لە حکوومەتی فدرال هەیە و وەزارەتە تەریبەکانی کە لێرە هەیە. ئەمڕۆژە سەردانەکەمانە بۆ لای جەنابی وەزیری ناوخۆ تەکیدمان لەوە کردوانە کە ئێمە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاری ئێمە ئەوەیە بەدەر لەوەی کە سەر بە چ فراکسیۆنێکی نییە سەر بە چ حیزبێکی سیاسین وەکو نوێنەری کورد وەکو نوێنەری خەڵکی خۆمان کاری ئێمە ئەوەیە کە بە دوواداشوم بکەین بۆ کاروباری هاوڵاتیان و ئاسانکاری تەواویان بۆ بکەین و لەمەشە حکوومەتەکەی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکانی خۆمان بە لێپرسا و دەزانین بە تەکید لە کار و فەرمانەکانیانە کە ئەرکی ئێمە ئەوەیە کە بتوانین هاوکاریەک بکەین وەکو ئەرکی سەرەکی خۆمان وەک پەرلەمانتار و ئەو پەیوەندیە دروستکەین لەگەڵ حکوومەتی فدرالە. لە میانی سەردانەکانیشمانە چەند وەزارەتێکی ترمان ماوە سەردانی ئەوانە شەکەین بە ئومێدیەوەی کە ئەم پەیوەندیە بەهێز بێت و بەردەوامیش بێت و بەبێ جیاوازی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان و نوێنەرانی کورد لەناو هەموو فراکسیۆنە کوردستانیەکان وەکو یەک تیم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بکەن چونکە ئەرکەکەمان وەکو نوێنەرانی کورد ئەرکێکی قورسە. ئەرکەکەمان خزمەتگوزاریە فەراهەمکردنی خزمەتگوزاریە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بە کەرکووک و بە دیالە و بە سەلاحەدین و بە مووسڵ و بە هەموو ئەو ناوچانەی کە ئێمە نوێنەریانین ئەجا لەسەر ئەو پارێزگایانە دەرچوو بێتین یا لەسەر ئەو پارێزگایانە دەرنەچوو بێتین ئەمە پەیامی ئێمەیە و کاری ئێمە خزمەتکردنی خەڵکی خۆمانە لە هەر شوێنێک.